دەگەڕێینەوە سەر بابەتی گەڕی دووەمی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی تورکیا کە بە دیاریکراوی 50 خولەک ماوە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی تورکیا بڕۆن و دەنگ بدەن لە دوای ئەو 50 خولەکە سندوقەکانی دەنگدان لە تورکیادا دەخرێت دوایەوە دەست دەکرێت بە جیاکردنەوەی دەنگەکان و بە پێی گوتەی لیژنەی باڵای هەڵبژاردننی تورکیا لەبەرەوەی دوو کاندید هەیە ئاسانتر دەتوانن ئەنجامەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکەن و زووتر لە وادی دیاریکراو کە بڕیار بوو کاتژمێرنەوە ئەنجامەکان ڕابگەێنن ئەوان ئەنجامەکان ڕادەگەێنن. ئەم 50 خولەکەش لەگەڵتان دەبین دەمەوێت من گفتوگۆی زیاتر بکەم میوانم هەیە بەڕێز بێستون عومەر مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە. مامۆستا زۆر بەخێر بیت. سەرەتا دەمەوێت بۆ چوونی تۆ بزانم لەبارەی ئەم کاندیدانەوە ینی هەریەک بە کارنامەی جیاواز بانگەشەیەکی هەڵبژاردننی زۆر جیاواز بەڵام لە هەردوو لە کۆمەڵێک هاوپەیمانیان هەیە کە دەکرێت بڵێن نزیکن لەیەکەوە هاوپەیمانەکانیان پێتان وایە کە کامیان دەڕواتە کۆشکی کۆماری تورکیا. زۆر سپاس بۆ ئێوە بێبینەرانی خۆشەویست. هەڵبژاردننی تورکیای ئەمجارە 2023 ئەگەر سەیری بکەین دەبینین ینی فۆکەسێکیان زۆر تەرکێزی لەسەر دەکرێت لەسەر ئاستی نێوخۆیی لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی نێودەوڵەتی. خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی 2010 و گۆڕینی سیستەمی لە وڵات ئەوەندە گرنگیەکەی کەمتر نەبوو لە هەڵبژاردننی ئەم جارەدا بەڵام بۆ لەم جارەدا ئەوەندە چاوی جیهان لەسەر هەڵبژاردننی تورکیا لەبەر کۆمەڵی گۆڕانکاری کە لە ناوچەکەدا ڕوودەداتون و لەسەر ئاستی جیهانیشدا ڕوودەدات بە تایبەتی شەڕی ئۆکرانیا و تا ڕادەیەک بۆ نمونە نزیک بوونەوەی ئەردۆغان بە بەڵێن ئەردۆغان لە رووسیا و لە سین هۆکارەکەی مەرز نییە ئەردۆغان نزیک بۆتەوە ئیتر لە رووسیایان لە سین لە پێناوی ئەوەی ئیتر بەرەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و یان ڕۆژ ئاوا واز لێدەینێتن و ڕوو لە وڵاتانە دەکات بەڵکو زیاتر ئەو بەدەست کار لەسەر ئەوە دەکات کە باشترین و زۆرترین قازانج بەدەست بێنێت. بەڵام مامۆستا شتێکی دیکە هەیە ینی تورکیا لە حەودەی ڕابردوودا کە ئەندامی ناتۆ بووە ینی کاتێک کە تورکیا سیستمی S400 لە رووسیا کڕی خۆتان دەزانن چنی گەرانیەکی لای ناتۆ دروست کرد بەڵام هەر بەردەوام بوو لەسەر ئەوە بۆ نمونە چەندین جاری تر کە کاتێک ناتۆ پێویستی بە خاکی تورکیا بە تورکیا بووە هاوکاری نەکردو پێتان وایە لە دوای نزیک بوونەوەی تورکیا لە چین و لە رووسیا لە دوام هەڵبژاردنە شتێکی وا دەمێنێتەوە بە ناوی ئەندامێتی تورکیا لە ناتۆ؟ ئەگەر ئەمە بگەڕێینەوە بۆ ساڵی 2020 جۆن بایدن زۆر بە سەریحی و زۆر بە ڕاشکاوانە وتی ئێمە پشتگیری لە ئۆپۆزیسیۆن دەکەین و دژی پارتی دادوگەشە پێدانی با بڵێن دژی ئۆردۆغانین بەڵام لە دوای گەڕی دووەم ینی کۆتایی هاتنی گەڕی یەکەم و لە دوای گەڕی دووەم ئەگەر خوێندنەوە لە بۆ وتارەکانی یان با بڵێن ئاماژەکان و سیاسەتەکانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بکەین بەو شێوازە نییە. بۆ گۆڕا ئێمە ئەگەر تەماشای گرنگی ناوچەی تورکیا بکەین تەماشای پێگەکە بکەین تورکیا پێگەیەکی ئەوەندە گرنگی هەیە لە ناوچەکە بەرەی ڕۆژ ئاوا ناتوانێت دەستبەرداری بێت. کەواتە بڵێ ئەمریکا و ناتۆ پێویستیان بە تورکیا تورکیا دەتوانێت گەورەترین هەڕەشە لە بۆ ئەوروپا دروست بکات لە ڕێگەی کۆچبەرانەوە بێت لە ڕێگەی نزیک بوونەوەی لە رووسیا بێت لە ڕێگەی نزیک بوونەوەی لە سین بێت ئەو ینی خاڵی گواستنەوەی وزەیە لە وڵاتانی خەلیزی و لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بۆ تورکیا لە تورکیاوە لە بۆ ئەوروپا داخستنی ئەو دەواازەیە زەرێکی زۆر بە ئەوروپا دەگەینێت کەواتە ئەمریکا و هاوپەیمانان با بڵێن ڕۆژ ئاوا ناتوانن دەستبەرداری تورکیا ببن بەهۆی ئەو پێگە ئەو گرنجە هێت وە لە هەمان کاتیشدا کە بەرژەوەندیەکی دوولایەنەیە لە هەمان کاتیشدا تورکیاش ناتوانێت دەستبەرداری ڕۆژ ئاوا بێت ئەگەر ئێمە سیر بکەین لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تورکیاوە تاوەکو ئێستا هیچ کاتێک تورکیا پشتی لە ڕۆژاوا نەکردووە چکە مانەوەی تورکیا و سەقامگیری تورکیا بەسترایتەوە بە نزیک بوونەوەی لە ڕۆژ ئاوا بەڵام بە مانای ئەوە نایەت کە نزیک بوونەوەی لە ڕۆژ ئاوا بە مانای دوورکردنەوە بێتن لە ڕۆژهەڵات و تورکیا دێ لەسەر دوو لایەن ئیش دەکات ڕاستە من نزیک بوویمەوە لە ڕۆژ ئاوا ئەندامی ناتۆم
بەڵام لە هەمان کاتدا بەهۆی نەبوونی و نەمانی متمانە بە ڕۆژئاوا من نزیک دەمەوە لە رووسیا، نزیک دەمەوە لە چاینە، بەڵام نزیک بوونەوەکە نزیک بوونەوەیەکی استراتیجی نییە. یعنی نزیک بوونەوەیەک استراتیجی بێتن لەسەر ئاستی ئەوەی بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەکەدا بخاتە مەترسیەوە. ئەگەر سیر بکەین بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەمریکا با بڵێن پشتگیری لە کورد دەکەن لە ڕۆژئاوا لە سووریا، بەڵام دەبینین زۆر بەڕاستاوانە ژیانی بەڕاستە و خۆش ڕێگەیان بە تورکیا داوە ئۆپراسیۆنەکان ئەم نەرمینواندنە بۆ ئەم بێدەنگیەی ناتۆ بەشێک لە ڕۆژئاواییەکان لە پای چییە کە تورکیا بەو شێوە ئاشکرایە ئۆپراسیۆنەکانی لە ڕۆژاوای کوردستان بەردەوامە. من پێم گوتی ینی ئەو شوێنە حساسی کە تورکیا هەیەی ئەو پێگەیە کە هەیەی نزیک لە رووسایە، نزیک لە سین، ینی نزیک بوونەوەی لە هەر یەکەچان بەڵانسی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە بەڵانسی هێزی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگۆڕێت. مامۆستا بەڵێ ئەگەر قسەکەمتەوە چونکە دوورکەوتنەوەی تورکیا لە ڕۆژئاوا و ئەگەر وابدابنی نزیک بوونەوەی لە ڕۆژهەڵاتیان نزیک بوونەوەی لە رووسیا بە مانای چی دێت کەواتە زاڵبوون و هەژمونی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەبێت. بۆ نمونە سین، ئێران ئەو کاتی تورکیاش دێتە لانی کاتە لێرەدا چ دروست دەبێت؟ گەورەترین هەڕەشە لەسەر کیانی ئیسرائیل دروست دەبێت. ئەمریکاش نایەوێت لەبەرەوەی شەریکی هاوبەشی ئیسرائیلە نایەوێت هەڕەشە لەسەر ئیسرائیلدا دروست بێت، چونکە لە ئێستادا ئەگەر تەماشا بکەین پەیوەندی نێوان ئیسرائیل و تورکیا زۆر باشە. ینی پەیوەندیەکە تەنانەت ئەگەر بگەڕێنەوە پێش دروستبوونی پارتی دادگەشەوێت پەیوەندیەکە لەسەر ئاستی ئاسایش ینی لەسەر ئاستی ئەمنی ئەو پەیوەندیانە دروست. ینی تورکیا پەیوەندی لەگەڵ رووسیا باشە، تورکیا پەیوەندی لەگەڵ ئێران باشە و ئێستا هەرسێکیان لە دوای هەڵبژارنەکان نزیک دەبنەوە لەوەی کە پەیوەندی تورکیا و سووریاش ئاسایی بکەنەوە. خۆتەزانی کە ئەمریکا زۆر دژی ئەوە بوو سووریا گەڕایەوە بۆ نێو کۆمکاری عەرەبی. ئەردۆغان بەنیازی چییە؟ خۆی ئەردۆغان گەمەیەکی زۆر سەرکەوتوانە دەکات. گەمەکە تۆ تەنیا یەک لایەن نییە پشتی پێبەستی لە ڕۆی دیبلۆماسیەوە. ئەردۆغان کەسێکی زۆر سەرکەوتووە لە مامەڵەکردن لە بەرامبەر دەوڵەتان و هەروەها لەسەر ئاستی ناوخۆش زۆر سەرکەوتوو بۆ چکە هەست و سۆزی خەڵک دەزانێت لە سێ حاڵەتێکدا دەوەڕژێنێت لە سێ حاڵەتێکداریش باسی دۆخی ناوخۆی و کێشە ناوخۆیەکانی ئێستا تەماشا کە ئەردۆغان ناوێت تەنیا تاگلایەنە پشت بە یەک لایەن ببەستێت. بۆ نمونە ئەردۆغان ینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فڕۆکە بێ فڕۆکەوانی نەفرۆشتا تورکیا لە بەرامبەردا ئێساسەتی لە رووسیا کڕی. بەڵام کڕینەکەی چییە؟ ئەگەر سیر بکەین خۆتەنیا بەس سیستەمەکە ئەو سیستەمەکەی کڕیوە کاتە سیستەمەکەی کڕوە تۆ دەتوانێت لەسەر ئەو نیزامەی کە دروستی کردو خۆشی دروستی کات کە کڕویەتی. ئەوە زۆر مەترسیە. بۆیە تورکیا لە بەرامبەر هێزێکی گەورەیە لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە ئێران دروستی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و ڕۆژئاوا. بۆیە هاوسەنجی دروستکردن لە بۆ هەڕەشەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا دەتوانێت ئەو هاوسەنجە بپارێزێت. بۆیە لە حاڵەتێکدا لە سیاسەتدا شت ئەوە نییە کە تۆ ئیتر مادام لەگەڵمی تۆ نابێت لە بەرەیەکی تر بیت. مەرج نییە. تۆ دەتوانیت بەرژەوەندیەکانی خۆت بپارێزیت، بەڵام لەولاش دەتوانانی بەرژەوەندەکانی خۆت بێت. بەڵام لە کڕینی ئێسارسەتی رووسی بە مانای مەترسی نایەت بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵکو بە بڕوای خۆم کڕینی ئێسارسەت لە رووسی بە مانای زۆر نزیک بوونەوەی تورکیا نایەت لە رووسیا. ئەگەر بەو مانایەوە لێشی بدەین چکە ڕاست ئەتو کڕیت ئیتر مامەلەیە تۆ دەیکڕیت، بەڵام لە پێناوچی دەیکرد پاراستنی بەرژەوەندیەکانی خۆت. پاراستنی بەرژەوەندیەکانی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە مانای پاراستنی بەشێک لە بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چکە ئەمریکا و ڕۆژئاوا بە ئەوروپاوەش با بڵێن کاتێک کە دەڵێم ئەمریکا بە مەسم ئەوروپاشە چونکە بەرژەوەندی سیاسیان هەیە، بەرژەوەندی ئابوووریان هەیە، بەرژەوەندی ئاسایشیان هەیە. هەموو ئەو بەرژەوەندیانە تا ڕادەیەک لە ڕێگەی
دەوڵەتێکەوە دەپارێزرێت بە شێوەیەکی ناڕاستەخۆ کە ئەویش تورکایە. بۆیە دروستکردنی ئەو هاوسەنجە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن تورکیاوە زۆر گرنگە لە بۆ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئەوروپا. بەڵێ زۆر باشە مامۆستا لەگەڵم بمێنەرەوە با پێکەوە بڕۆینە ستۆدیۆی کوردستان 24 لە ئەنقەرە هاوکارم جوتیار حەمەد لەگەڵمان دەبێت. جوتیار جارێکی تر سڵاوت لێ بەیانی کەمتر لە 40 خولەک ماوە هەڵبژاردن کۆتایی دێت. پێمان بڵێ کە دوایین زانیاریەکان لای تۆ چین لەبارەی هەڵبژاردنەوە. بەڵێ سنوور سڵاوت لێبێ با منیش لەوە دەست پێ بکەم تازە میوانەکەت باسی ئەوروپا و بۆ چوون و ڕۆیەی ئەمانی دەکرد لەسەر هەڵبژاردن بزانم لێرە دەوڵەتێکی چۆنیانەوێ. ڕێخستنی هاوکاری و ئەمنی ئەوروپی 18 تیمی هەیە لە تورکیا لەگەڕ یەکەمیش بەشداریەکی چڕیان هەبوو چاودێریەکی چڕی پرۆسی هەڵبژاردنیان دەکرد بزانن چۆنە و بۆچوونەکانیشیان زۆر ئەرێنی بوو. هەر دوای هەڵبژاردن سەرۆکی کۆمیسیۆن و سەرۆکی پەرلەمان ڤۆن دەر لاینەوەمان قسەیان کرد وە گوتیان کە پرۆسی هەڵبژاردنی تورکیا باش بوو و ئەم بەشداریە زۆرەی دەنگدەران نیشانەی بەهێزی دیموکراسیە لە وڵاتیانی بۆ چوونیان ئەرێنی بوو. جام تیمانە ئەم 18 تیمە جارێکی دیکەکەی ئەوروپان هیوڵاتان یەکێتی ئەوروپان لە تورکیان و چاودێری پرۆسی هەڵبژاردنەکەن و ڕاگەیەندراوێکیان هەبوو دەڵێن تاوەکو ئێستا بابەتەکان بێ کێشە بەڕێوە چوون بەڵام ئێمە سبەی راپۆرتی خۆمان بڵاو دەکەینەوە ویستم ئەمە باس بکەم. هەڵبژاردن بەڕێوە دەچێت هیچ ئەنجامێک تاوەکو ئێستا دیار نییە. کۆمیسیۆن و دەستگای فەرمیە وڵاتە قەدەغی کردووە کە هیچ زانیاریەک لەبارەی دەنگدان و ڕێژەی بەشداربوون و ئەمانە بدرێت چونکە بە خۆیان لە دوای کاتژمێر 5ەوە دەست بە پێدانی زانیاری دەکەن. هەندێک حاڵەت ڕوویداوە کە هەندێک شازن لە کاتی هەڵبژاردنداوە نەکەوتونەتە بەر چاوی کامێراکان یاخود نیان هێشتووە لە چاوی کامێرەکانەوە و لە ئاژانسەکانەوە دەرچن بە تایبەتیش لە ڕووی ترسکە ئاژانسێکی زۆر گەورەی ئەمڕۆ ئەمان قەدەغە کرابوون کە بە ڕووماڵی ڕاستەوخۆ بکەن لە بنکەکانی دەنگدان چونکە کۆمیسیۆن ئیجازەی پێ نەدابوون بەڵام ڕوونیان نەکردوێتەوە لە بەرچی مافی بەشداریکردن و گواستنەوەی بنکەکانی دەنگدانیان پێ نەدابوون. لەبەر ئەوە بە تەواوی دەرنەچوونە ئەم موقیفانە لەمەیان دەست پێ دەکەم لە بورسا لە ناوچەی مودانیا کە دەکەوێتە ڕۆژاوای تورکیا نزیکە لە ئەستەمبۆڵ ڕوزێت هەیە نیشانە و ئاماژەی کەمال ئەتاتورکە لێ بەرپرسانی جەهەپە لەگەڵ ئاڵای تورکیا لە یەخەی خۆیان داوە. ئەمە ئاعترازی لەسەر دروست بووە ئەکە پەوتویەتی ئێوە ئاڵاش بەکاردێن ڕۆزێتەکەش بە مەبەست و مەرامی سیاسی بەکاردێنن ئەبێ دایانێن تەنها ڕۆزێتەکە و ئاماژەکەنا بەڵکو ئاڵاش قەدەغە کراوە و لە یەخەی خۆیانیان کردوتەوە ئەمان کە بەرپرسی بنکەکانی دەنگدان کادیرانی پێشکەوتوی جەهەپە ئەمە نوێ بووە لە میدیاش باسی نەکراوە. شتێکی دیکە کاتی کە ڕەجەب تەیپ ئەردۆغان چوو بۆ دەنگدان لە کاتی چوونە ژوورەوە هەندێک دەڕوا لەگەڵ ئەمینەخان کەسێک هاوار دەکات پێی دەڵێ سەرۆکی سێزدەیمینی وڵاتە کەمال کلژدارۆغڵۆیە ئەمەش بە کامێرای موبایل و ئەمانە تەسویر کراوە ئەمیش دەڵێ ئەم کەسم لە بەرچاو لابرن هەندێک مۆڕالی تێک دەچێت لە کاتی ڕۆشتنەکەشە ئەمەی پێوە دیارە ینی بەر لەوەی بچێت بیتاقەی خۆی دەربخات و دەنگدان بدا. لە ئەستەمبۆڵ بینال یەلدرم لەگەڵ سەمیحا یەلدرم خانمەکەی چوون دەنگیاندا کە سیاسەتوانێکی ناوداریە وڵاتی سەرۆکوەزیرانیش بۆ پێشتر و وتەکانی هەندێک دەبنە جێ و باس و گاڵتە و گەپیانی هەندێک جاریش پرۆتۆکۆلی سیاسی دەشکێنێ. سەمیحا یەلدرم هەندێک تاخیر دەبێت لە پاش کابینەی دەنگدانەکە هەمیش ئەوە تەماشایەکی دەکات دەڵێ ئەوە بۆ ئەوەندە تاخیر بووی هێشتا بڕیارت نەداوە دەنگ بەچێ بدەیت. ئەم بابەتانە من بەردەوامیان پێ دەدەم بەڵام ماهر یۆکسەل لە سەمسورە ئەو وەردەگرم ماهر بابێ مە لای تۆ بزانم چی نوێ هەیە وەزانیاریەکان لای تۆ چین.
جاتیار لسم سوره بالکش لگوری باجار دنیا باکور کردستان بشداری زده لگوری چارده گلان جی بشداری کمتر لسم سوره ساعت اشته و کار داری لسم سوره جی پروسه دنگداین دست پیکر جبر کل لسم سوره چه دبستانک نروخیایه پروسه دنگداین د کنتینران ده هیچ ریونه چو حمود دبستان جبو دنگداین آماده بودن هم دبستان کو عمل پیشیه نه دبستان دموکراسیه و کته زاهل بجارتن جی رمزه دموکراسیه لتواهی اسم سرقاس آگاهی کتن دست مده به پرزگرک پروسه دنگداین بردوامه و کم زدنی في ساعات دي راجي و پروسه دنگداین بداوی به ساعت 11 لسم سوره بشداری در دور ساده سه بو ساعت 3 جساده 6 زیاده تر بود هاجی هم کارم بجن جساده هفتیه زیاده تر بویه لتوایی باکور کردستان هم بینن لگوری 14 گلان بشداری هنکی کم بویه بلال عالیه که هفکار مجمع قلچ دیمن داوی بین اثر اکران لالیه دنجی از دانین سم سوره داوی پارو بکم لسان سوره نها 399,281 دنگ درهنج بوان دنگ درانجی 1440 صندوق هاتنه دانین و هر وها ده هلبجارتنه 14 گلانه ده جسم سورج بو اردوغان رجب طیب اردوغان جساده 66.2 دنگ در کتبو یعنی 211,389 کسان لسم سور دنگ خودمون رجب طیب اردوغان جساده 31.24 جی جبو قلجار اولو دنگ در کتبو 99,771 کسان دنگ خودمون کمال قلجدار اغلو هلبجارتنه داویه ده دبینن هر اق پارتی و رجب طیب اردوغان لسم سور پیشن و هلبجارتنه 2018 دجی جبو رجب طیب اردوغان جساده 67 جبو رکبری محرم اینجا جساده 20 در کتبو ده هلبجارتنه 2014 ده دیسا جبو رجب طیب اردوغان جساده 69 جبو اکملتی نیسان اولوژی جساده 15 دنگ در کتبو ده هلبجارتنه 14 گلان ده دوار پارلمانتری در اوش چوابو از ویجی بیجم اق پارتی جساده 52 دنگ گرت جبهه جساده 18 پارتی چپاکیز جی جساده 12 دنگ ورگرت بون اق پارتی جوه داره 4 پارلمانتری به دست خست جهپ پارلمانتری یک به دست خست پارتی چپاکیز جی هیچ پارلمانتری لوه داره به دست نخسته بود 14 گلان دم هجای گوتنه که ام بیجن قاسی چاودری مکری زیدتر دنگ دیرن اتفاق جمهور باوه که بهتر رخصتن بوید چه سر صندوقه یعنی اتفاق جمهور کاری هلبجیره خواه بکشه سر صندوقه اتفاق ملت دویواری ده هم دبینن زیده نکاری هلبجیره خواه بکشینه سر صندوقه جبر کود هلبجارنا 14 گلانه ده اتفاق جمهور پرانیا پارلمانتریان به دست خسته بو باوه که موتیواسیونه که زیده تر او دچن سر صندوقه هنکی مورال واجی زیده تره لوی درش خواه اخ پارتی 4 پارلمانتری به دست خسته بود جبهه پارلمانتری تنه به دست خست نهاد ساعت 5 و دری بین گرتن و پروسه هجمارتنه دست به بکه و دنگ جوی درش بو آواهی عدلیه جواهی داده و ورم و گو هستن جبرکو لجنه هلبجارتنه بالا لحمو باجارن دنا و آواهی عدلیه دنل و دره و ورن را دست کرن و پروسه هجمارتنه دست به بکه دبکو اف پروسه لگوری 14 گلان زودتر بداوی ببه جبرکو دنگ داینا و جاره سانتر اتن دو نامزد هنه و فرمکه گلکی کن هیا فرما 14 گلان 1 متر درێژ بوو gelek partî têde bûn tifaq têde bû namzeta serokkomariyê têde bûn niha ev hinekî rehettir hêsantir di dome li Semsûrê wek ku em dibînin li pêş dibistana demokrasiyê proseya hilbijartinê hêdî hêdî ber bi dayîbûnê ve diçe Cotyar. بەڵێ ماهر دەست خۆش بێ بۆ زانیاریەکانت کە لە سەمسوورەوە لەگەڵمان بووی بەڵێ سنوور من بەردەوامی بە ئەو بابەتانە دەدەم کە بوون بە ترێن لە ڕۆژەوی ئەمڕۆی تورکیادا لە ئەدەنە کەسێکی دیکە بە جلی سپایدەرمانی لەبەر کردووە چووەتە سەر سندوقەکانی دەنگدان ئەمەش بوو بە مانشێت و نووسی بوویان سپایدەرمانیش دەنگی خۆیدا خاتونێکی دیکە بەرخێکی لەگەڵ بوو کاتی کە چووە دەنگدان وتی زۆرم خۆشەوێ ناتوانم لە خۆمی جیاکەمەوە لەگەڵم بوو بەیەکەوە چوونە سەر سندوقی دەنگدان و ئەمیش دەنگی خۆیدا بابەتێکی دیکە کە دەنگدانەوەی هەبووە لە فیگەرێکی سیاسی تورکیاوە مەنسوور یاڤاشە سەرۆکی باژێڕوانی گەورەی ئەنقەرە کە حسابێکی زۆر بۆ قسەکانی دەکرێت دەڵێ هەڵبژاردنێکی زۆر ئەوها
بە تورکیەکەی وشەی کیرلی بەکاردێنێ دەڵێ زۆر پیس بەڕێوە دەچێت دەسەڵات نایڵێ خەڵک بە ئازادی دەنگ بدا ساختەکاری هەیە برۆشوریش ساختە بڵاو کراوەتەوە ئەمە ڕێک قسەکانی مەنسوور یاواشە لەسەر هەڵبژاردن جامە لێکدانەوەی بۆ کرا لە لێکدانەوەکانەوانی لە ئەنگلی ئاکپارتن دەڵێن ئەمان دەزانن دەدۆڕێنن بۆیە لە ئێستاوە دەستیان بەم قسانە کردو چونکە زۆر کەمی ماوە ینی نزیکەی و کاتژمێرێک دەنگدان کۆتایی پێدێ کۆتا بابەت دەمەوێت ئاماژەی پێ بکەم و بینەران پێیان خۆش بێم زانیاری ببیستن دوای شتۆ سنوور دەتوانین لەگەڵ ئەم بە ڕێزەی میێوانت ئەمەش جارێکی دیکە گفتوگۆ بکەنەوە زۆر گرنگە و زانیاریەکی نەبیستراوە ئەم بابەتی دەستور کە باسی دەکرێت لە تورکیا و 5 مادەی تێدایە و ناکرێ بگۆڕێ و خەڵکەکە نایەوێ بیگۆڕێ و هەروەها هاتنە پێشەوەی ئەردۆغان و ئەم وشە وتانێکی هێزیان باردۆغاندا بوێ بە سەرۆکو بمێنێتەوە حکمێکی دوور و درێژی هەبێ ئەگەر بڵێم ئیلهامەکەی لە کەسێکی کورد وەرگیراوە هەردووکیان ڕەنگە خەڵکانێک ینی قەناعەتیان بۆ دروست نەبێ ئێمە هێزی وشە هێزێکی زۆر کاریگەرە کەسێک هەیە بە ناوی زیا گۆک ئالپ کە کوردە و شاعیرێکی زیرەک بووە وتەکانی کاریگەر بوونە ئەم دەبێتە هۆی ئەوەی کە هەم ئەم دەستوران 5 مادەی تێدا دروست ببێ ینی ئەساسەکانی تورک بوون لە دەستوردا جێ بگرن وام عەقڵیەتە دروست بێ هەمیش ئیلهام دەدابەوەی کە ئەردۆغان ئەوها ڕێچکەیەکی سیاسی گەورەی هەبێ با لە دەستور دەست پێ بکەم مادەی 1 و تاوەکو مادەی 4 زۆر باز دەکرێن و مادەی 66 من دەستورم هێناوەتە ئێرە لە ستودیو لەگەڵ خۆمە بۆی بزانین مادەی 1 تاوەکو 4 چی دەڵێن ئەمانە بۆ کورد زۆر گرنگە و لە بانگەشێڵ بژاردنەکانیجا زۆر باسی کرا بەڵام ئەوە بە دەقیقی لە میدیادا باس نەکرام مادانە چی دەڵێن باسی چی دەکەن یەکەمیان دەڵێ دەوڵەتی تورکیا کۆماریە ئەمە مادەی یەکەمە مادەی دووەم دەڵێ دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی لایقە دیموکراتیا وشەی لایق دەمەوێت تەرکیز لە سەرەمە بکەم مەبەستیانەوێت کە دەوڵەتێکی سکۆلارە دین لە دەسەڵات جیا کراوەتەوە ئەوەندەی من زانیاریم هەبێ ئەمە تەنها لە تاوەکو ئێستا لە تورکیا و لە فەڕەنسا هەیە لە دەستورانی وڵاتانی دی نازانم بەس لەم دوو وڵاتە هەیە و زۆر پێداگیری و داکۆکی لە سەرەمە دەکەن مادەی سێەم چی دەڵێ دەوڵەت پارچە ناکرێ و میلەتەکە تورکە ئەمە مادەی سێمە مادەی چوارەم چییە دانراوە بۆ پارێزگاری لە هەر سێ مادەی یەکەم واتە گە مادەی چوار نەبێ ئەم سێ مادەی یەکەم هیچ قیمەتیان نییە مادەی چوارەم دەڵێ ئەم سێ مادەی یەکەم و مادەی 66 دەستکاریان ناکرێ مادەی 66 چی دەڵێ ئەم هەندێک درێژە بەڵام ناوەڕۆکەکەی ئەمە کە دەڵێ هەر کەسێک کە لە تورکیایە هەم وڵاتی تورکیایە تورکە ئەمە دەربارەی دەستور ئەمانە ئیلهامی وتەکان و شعرەکان و بۆچوونە سیاسیەکانی زیا گۆک ئالپن کە لە دیاربەکر بۆ کوردێکی زازایە بەڵام لەو تەناودارەکانی ئەوەیە کە دەڵێ ئێمە نەزازای نەکوردین تورکی و تورکبوونیش پیرۆزە جا ئەردۆغان بۆشی چۆن ئیستیفادەی لێ کردووە بەڕێکەوت بووە یاخود ئەمەی پەیڕەو کردووە ئەمە تاوەکو ئێستا نازانێ بەڵام خۆیایە لە مێژووی سیاسی ئەردۆغاندا لە سیرت کاتێک کە سەرۆکی باژێڕوانی گەورەی ئیستانبول بووە لە ساڵی 1997 لە سیرت شعرێک دەخوێنێتەوە ئەم شعرەشم من وەرم گرت ویستم بیخوێنەوە تەنها ئەو دێرانەی کە گرنگ بوون یانی نیقاشی زۆری لەسەکرا دەڵێ منارە تڤەنگە قوبەکان کڵاوەی عسکەرین مزگەوتەکان کامپی ڕاهێنانی ئێمن مؤمینەکان سەربازن ئەو سوپای خوددا چاوەڕێی دینی من دەکا الله ئەکبەر ئەمە دەنگدانەوێکی زۆری هەبوو ئەردۆغان یەکسەر دەگرن دادگایی دەکەن دەمانک بە تۆمەتی ئەوەی کە دوژمنکاری و جیاکاری دەکات دەچێتە سجن دوای ئەوە 4 مانگ دەمێنێتەوە بڕیارێک دەگۆڕدرێ یاسایەک دەگۆڕدرێت لەلایەن جەهەپەوە ئەمان دێتە دەرەوە ئەمە شعری چێە شعری زیا گۆک ئەلپە ئەمیش ینی شعری ئەوە ئەردۆغان ناوبانگ دەبێت جارێکی دیکە بە ناوبانگ دەبێت لە 2003 هەر لە سیرت خۆی کاندید دەکاتەوە لە سیرت دەردەچێت دەبێت ئەندانی پەرلەمانی تورکیاوە ئەمینە خانیش خانمی یەکەمی ئێستا ئەمیش خەڵکی سرتە ینی دەبێتە زاوای سرتیەکانیش و هەر لەو ساڵەدا کۆنگرەیەکی ئاکپارتی دەکرێت عەبدوڵڵا گوێل ئەو کاتە سەرۆک دەبێت ئەم دەچێتە جێی و دەبێت بە سەرۆک
سێ ڕێبازی بیرکردنەوەی سیاستکردن هەن لە تورکیا کە ئەمیش زیاگۆک ئەلپ باسییان دەکات دەڵێ عوسمانی بوون، تورک بوون، ئیسلامی بوون. پێویستە ئەمە ئەوها بیر بکەینەوە لە تورکیادا بەو شێوازە بژین تاوەکو ئەوەی ئەمڕۆشی لەگەڵدا بێ هەم ئەردۆغانیش هەم ئەحمەد داودۆغڵۆش لایەنگری ئەم شێواز و بیرکردنەوە و ئەم پەیڕەوکردنی ئەم سیاسەتەن و بە دوایدا دەڕۆن. جا دەمەوێت بەو شێوازە خیتامی بکەم، ینی ئەگەر کوردەکان بیانوێ مافیان دەستکەوێت دەبێ ئەم دەستورە بگۆڕدرێ یا خودکاریگەریان لەسەر ئەردۆغان بێت، بەڵام ئیلهامی دروستکردنی ئەم دەستورەش و ئەوها هاتنە پێشەوە بەهێزبوونی ئەردۆغانیش لەم شاعری کوردەوە دەرچوون کرد لە هێزی وشەکانی دەرچووە کە کووردە بەڵام دەڵێت تورکم و شانازی پێوە دەکەم. زانیاریەکان بۆم کاتژمێرە لای من ئەوە بوون، دەگەڕێمەوە لای تۆ سرود. باشە دەست خۆش دووسیار لە ستۆدیۆی ئەنقەرە لەگەڵمان بووی، سپاس بۆ تۆمان دوو نەبی. بەڵە بەڕێزان من لەگەڵ میوانەکەم بەردەوام دەبم. بێستون عومەر مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری تورکیا. مامۆستا بێستون دەتەوێت لەسەر قسەکانی جوتیار تایبەت بە پرسی دەستور هیچ بڵێ ینی پێتان وایە کە خۆتان دەزانن یانیەوە حیلەیەک بۆ ئەردۆغان کردی کە دەستوری گۆڕی لە گشتپرسیەکە بۆ و دەسەڵاتی گۆڕی بۆ سەرۆکایەتی کۆمار لە پەرلەمانیەوە پێتان وایە 5 ساڵی داهاتوو هیچ هەوڵێک دەبێت بۆ گۆڕینەوەی سیستمی دەسەڵات؟ خۆی ئەردۆغان کاتێک کە سیستەمی دەسەڵاتی گۆڕی بۆ سەرۆکایەتی پێی وابوو لە چوارچێوەی سیستەمی سەرۆکایەتیدا لەبەرەوەی خۆی دەبێتەوە سەرۆک کۆمار ئەو ئامانجانەی کە پارتی دادوگەشە پێدان هەوڵی بۆ دەدات ئەو ئامانجانە دەتوانێت لە چوارچێوەی سیستەمی سەرۆکایەتیدا بینێتە دی. گۆڕینی دەستور و یان گۆڕینی مادەکانی دەستور و گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی هەروە ئاسان نییە. ینی ئەمە دوو جۆر دەستورمان هەیە بۆ نمونە جۆرێک دەستور دەتوانیت بە ئاسانی بیگۆڕیت، جۆرێکیش بە ئاسانی ناتوانانی بیگۆڕی. ئەوەی تووشا دەستورێکی ڕقی پێدەگوترێت تۆ ناتوانانی بە ئاسانی بیگۆڕیت. لەبەرەوەی تۆ دەبێت ڕەزامەندی 360 ئەندام پەرلەمانی بەدەست بینی. لە دوای 360 ئەندام پەرلەمانەکە کە ڕەزامەندیان لەسەردا اینجا تۆ دەیدەیە ڕاپرسی. بەڵێ ینی کە داتە ڕاپرسیەکە دوای ئەوەی کە دەنجی تەواوی هینا اینجا تۆ دەتوانی بیگۆڕیت. کاتە گۆڕینی دەستوری سیستەمی سەرۆکایەتی هەروە ئاسان نییە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەردۆغان باوەڕ ناکەم هیچ کە کار لەسەر گۆڕینی سیستەمی ئەگەر ئەردۆغان دەربچێتەوە. بەڵێ ئەگەر ئەردۆغان دەربچێتەوە کار لەسەر گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی بەڵام ئەگەر دەرنەچێتەوە تۆ ئێستا ئەمە لە گەڕی یەکەم زۆربەی ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانی هاوپەیمانی وانیا هاوپەیمانی با بڵێن گەلن سەر بە ئەک پارتی کە ڕابەرایەتیان دەکات زۆری وانیا کاتە لێرەدا تووشی ئەگەر کلکزار ئۆغڵۆ ببێتەوە سەرۆک کۆمار ینی ئەفەن ئەگەر ببێتە سەرۆک کۆمار کاتە زۆرێک لە بەریەکەوتن ڕوو دەدات. ڕاستە دەسەڵاتی سەرۆکی کۆمار دەسەڵاتێکی ڕەهایەوە زۆرە، بەڵام تۆ پەرلەمانیشت هەیە. پەرلەمانیش دەسەڵاتی ئەوەندە کەم نییە. گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی هەروە ئاسانیە. تۆ ئەو ژمارە زۆرم لە چێ لۆ دەینیت. ئەو ژمارە زۆرەی ئەندام پەرلەمانە 360 ئەندام پەرلەمانت پێ کۆ ناکرێتەوە. کەواتە کلسدار ئۆغڵۆش توانای گۆڕینی ئەگەر دەربچێت گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی زۆر ئەستەم دەبێت. ئایا بە چ هەنگاوێک دەتوانێت سیستەمی سەرۆکایەتی بگۆڕێت بۆ سیستەمی پەرلەمانی؟ تۆ دەتوانی قەناعەت بە ئەندام پەرلەمانی ئەک پارتی و هاوپەیمانێتەکەی بێنی. بەڵام ئەک پارتی خۆیان هیچ هەوڵێک بۆ ئەوە نادەن ئەگەر کورسی سەرۆکایەتی کۆمار لە دەست بدەن؟ باوەڕ ناکەم هەوڵی لۆ بدەن بیگۆڕن سیستەمی سەرۆکایەتی لە بۆ پەرلەمانی سوگا. لە ئێستادا تۆ ئەگەر بیگۆڕیت ئەوە پرسیارێکە. ئەگەر بۆ نمونە ئەگەر کلسدار ئۆغڵۆ دەربچێت ڕاستە دەسەڵاتی سۆرە، بەڵام لێرەدا جۆرێک لە بەریەکەوتن ڕوودەچکە ئەگەر ڕازی بوون تەماشاکە هاوچێشەکە لێرەدا چ ڕوو دەدات. لێرە ڕاستە ئەگەر سیستەمی سەرۆکایەتی بگۆڕن بۆ پەرلەمانی دەسەڵاتی سەرۆک کۆمار کەم دەبێتەوە، بەڵام لە بەرامبەردا بەمانای ڕازیبوون و جێڕایەڵ بوون بە بڕیارەکان و ڕێنماییەکان و ئەو پەیڕە و پرۆگرامی کە کلسدار ئۆغڵۆ داینایە ئەجندای هەڵبژاردنەکە تا ڕازی دەبن بەڵام ئەوان لە ئەجندای هەڵبژاردننی خۆیاندا چیان کرد؟ سیستەمی سەرۆکایەتی بە هیچ شێوەیەک ناگۆڕن. کەواتە زۆر ئەستەمە تۆ بتوانن بێن کار لەسەر گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی بکەن. خاڵێکم خاڵی دۆم دەستوریش بە هەمان شێوە زۆر زەحمەتە. ڕاستە ئەو چوار مادەیە کە بانگەشەی بۆ دەکەن
ئەو چار مادەیە لە زۆربەی دەستورەکانی وڵاتدا تۆ گۆڕینی زۆر ئاسەمە هیچ وڵاتێک ئامادە نییە بۆ نمونە کار لەسەر گۆڕینی سیستەمی وڵاتەکەی بکات یعنی لە دەستوردا تۆ بەڵێ من دێم دەستوری وڵات دەگۆڕم لە سیستەمی سەرۆکایەتی ڕێگە پێدراوە نەخێر بە ئاسانی ناگۆڕدرێت یان سیستەمی وڵات دابش بکرێت هیچ وڵاتێک ئامادە نییە وڵاتەکەی دابش بکرێت و هەروەها هەموو وڵاتانیش بانگەشە ڕاستە هەندێک وڵاتەیە بۆ نمونە فرانەتەوەیە بلە چوارچێوەی دیموکراسی بەڵام تورکیا لێرەدا تورکبوون بە مانای نەتەوەیی بانگەشە ناکات لە دەستوردا لە ڕوانگەی وانەوە ئەوان پێیان وایە ئەوەی لە تورکیا نیشتەجێ تورکە ئەوەی لە تورکیا نیشتەجێ تورکە بەڵام ئیتر نەتەوەکان ئەوە لێرەدا ئازادن لە خۆیان چ دەکەن چناکان با باسی پرسێکی زۆر گرنگ بکەین پرسی کوردە لە تورکیا ئەنی خۆتان دەزانن کە لە بانگەشەی هەڵبژاردندا زۆرترین جار ئەردۆغان ئەوەی کلیژدارۆغڵۆی بەوە تۆمەتبارە کرد کە لە قەندیل بڕیار وەردەگرێت لەوێەوە ئاڕاستە دەکرێت و ئەوانە دوژمنی تورکیان پێتان وایە داهاتووی کورد چی لێ دێت لە دەستی هەم کلیژدارۆغڵ و هەم ئەردۆغان ئەگەر ببێتە سەر و کۆمار خۆی کورد هەنگاوێکی دروستی نەگرتە بەر ینی با بڵین هەموو بەرژەوەندەکانی خۆی خستە لایەنێک بە پشتیوانیکردنی بە پشتیوانی کلیزدار ئۆغڵۆ کە لە هەمان کازدا ئەگەر تەماشا بکەین کلیزدار ئۆغڵۆ تاوەکو ئێستاش هیچ بەڵێنێکی بە کورد نەداوە وە کلیزدار ئۆغڵۆ لەو پارتەیە کە تاوەکو 2002 حکومڕانی تورکیای کردووە و دژی چەوسانەوەی کورد بووە و لەگەڕی دووەمیش کاتێک پارتی زافەر چوونە پاڵ کەمال کلیژدارۆغڵۆ ینی زۆر بەتوندی دژی زۆر بەتوندی دژی کورد دەوەستنەوە کەواتە کلیزدار ئۆغڵۆ تەنیا شتێک کە بانگەشەی بۆ کردووە ئەو زیندانیانە ئازاد بکات بەڵام ئایا دەتوانێت ئەو هەنگاوە لە پەرلەمانەوە ئەوەی بتوانێت ئەمە بەس بوو بۆ ئەوەی کە دەنگی کورد بەدەست بێنێت خۆی کورد با پێت بڵێم کورد لەبەرەوەی لە ئەردۆغان بێئومێد بوو هەنگاوێکی گرتە بەر بەو بیانوەی کە بۆ نمونە پلانی یەک با بڵێن پلانی یەک لە ئەردۆغان بێئومێد بوو لە پلانی دوودا بابچینە پاڵ کلیزدار ئۆغڵۆ بەڵام چوونە پاڵ کلیزدار ئۆغڵۆ ئەگەر هاتوو بۆ نمونە کلیزدار ئۆغڵۆ نەبەوە سەرۆک کۆمار زۆر باشە کورد دەتوانێت دوای سەرنەکەوتنی کلیزدار ئۆغڵۆ بۆ ئەردۆغان بوون بە سەرۆکی تورکیا دەتوانێت بەرژەوەندەکانی بارز بەڵێ چکە مەرز نییە تۆ ڕاستە لەوێن دەرێ بەڵام لێرەدا دەکرێت دانیشتن بکەیتن و هەنگاوی جدیتر بگریتە بەر بۆ ئەوەی لە پێناو بەلایانی کەمەوە هەندێک لە بەرژەوەندیەکانی خۆت بەدەست بێنیتن و پارێزەی تورکیا زۆر باشە مامۆستا لەگەڵم بمێنەرەوە ئەمە دواتر درێژە بە گفتوگۆکانمانەدەین با بچینەوەن لەگەڵ سدیق ئەرەن گفتوگۆ بکەم بزانین لە یەکێک لە بنکەکانی دەنگدانە سدیقم کاتت باش پێمان بڵێ کە کەمتر لە 15-16 خولەکێک ماوە بۆی هەڵبژاردن کۆتایی بێ بەشداریکردن چۆن بوو و ئێستا هاوڵاتیان هێشتا دێن بۆ سندوقەکانی دەنگدان و دەنگ دەدەن هەڵبژاردنی سەر و کۆماریە تورکیایەکی دیار ببە هێژی بانگاشیên ku divan xulekên dawîda jî welatî bên û dengê xwe bi kar bînin hem ji aliyê em bêjin siyasetmedarên opozisyonê ve hem jî ji ên destelatê ve ew bangeşî tê kirin ew bangewazî tê kirin lê nizanim yanî vê beşdariya hanê li gor adî çi qas em bêjin bi serketiyan jî kêm ma li wanê beriya niha ji sidî heftê û heşt point tiştekî beşdarî çêbû bû lê vê carê dê ew ê bigê wê hêjbarê ya jî bi ser wê bikeve eva çima giring e bi taybet yanî em bêjin Erdoğan layengirê xwe ango dengdarê xwe motive dikir ku di çardê gulanê de biçe ser sindoqê û dengê xwe bi kar bîne ji ber ku ew 8 milyonên ku deng nedane dibêjin ku zêdetir em bêjin kesên ku bi taybet dema biçin ser sindoqê ji bo opozisyonê dengê xwe bi kar bînin loma jî beşdariya em bêjin vê hilbijartinê elbette ji aliyê desthilatdarê ve wan dengderê xwe dubare birine ser sindoqa giring tê dîtin opozisyon jî dixwaze wan kesên ku nekariye digera diyemîn de bi ser sindoqa qanix bike û di vê hilbijartina hanê de
دنگ بکاربینن داکو ام بیشن او تیرین انجامن هلبجارتنین جو بو خو ارینی بکه تشتکی هیا هر دو عالی هر دو لایجی و دا خوازه جوالاتیا کرن کو دنگی خو بدن کی بلا بدنه که ام کارم بیشن تشتا هری سرکی کو دوی بانگشی دا درکت بیش بانگشی کو ولاتی بانگوازی کو ولاتی بین او دنگدانه بشتاری دنگدانه ببن لوانه ایدی دوان خلکن حتی وان خلکن داویجی بقاسی ام دبیسن لگندان گلک کم بشتاری چه بویا لیل ناو باجر وقت نهاجی هند بینن هیجی دوان خلکن داوی داجی ولاتی حول دادن کو ام بیشن خو بگینن بلکی خلک داوی دا بریارا خدای کو به دنگ خو بده اولاتی هانه لدروا ام دمهاتن و ها یک ولاتی کم بنجی دوان خلکن داوی داشتن دنگ خو دادن و کارم بیشن دخوازن و بشتاری زیاده بکن بلکه او بانگوازین کو خلکن داوی هات نکرن وان ولاتیات شینه و داره جالیه دند از ویا بیشم از اول انجامن چارده گلانه به بیر بخم و دور آجی یعنی بریا چارده گلانه لترکیه هوا که او صاحبو که لسر مدیا جواکی و بیشن او راپرسین زیاده تر دا مخالفت آنگو پوزیون لپیش خویا دکر کمال کلشتارولو لپیش خویا دکر پشتی که انجام دو چارده گلانه دا درکتیم کارم به جالی و پوزیونه و خیال شکستنه کی و اوسا لیهات که سردم بانگشی داشت مدید که ابو سدم که کلشتارولو هن گوتاره خوب بگهره برای خو هندک بده دنگین نجات پرست آنگو این نتو پرستین ترک و جبوان کازانج بکه دوینا برای دا قالك نرخاندن هاتن كرن حتى او حولدان ويجي جاليه هن بارتيين سياسيين كرد واجي بو سدمكو او جي بانگشيا بشتر نبوينا هل بجارتنه انگو بوي خود کرنه در بخم پیش امکارم بیشن وان هر دو خاله هانه بریا و هل بجارتنه او این سرایکی بون کو بانگشی زیده تر لسر ترک پرستی نتو پرستی ترکات کرن جبو کرداد دکلاراسیونا هر دو اتفاقان انگو هر دو نامزد اندازی تشتکی تنوع ایرو به چندی دنگ درن کردراز آخفی کو دنگ خوب کار آنیجی گوتن بله ما ایرو دنگ خدا لی ابنای و معنی کو براستی ام پشکریا و سیاست یا جوی نامزدی دکن اف تنه دخوازن گهرینه کی چه به کو ام بیشن احتمالا دموکراسی و گهرینا و روشه در بکوه هولیانا از کارم بیشن و گازن جاش یکینا دودیانا جسدی نوت کس کردن کل وانیل دیار بکر دنگی خود دانجی موان اوان وان تبنیا بهیست لوما جی و هلبجارتنانه جبو کرده ام کارم بیشن جبو دنگ دیری کرد و ولاتین کردین لباکور براستی هلبجارتنه که دلنیگاری بو ام کارنوسا بیشن شبر کو سیاست که خومان یا خواسر کرداد و هلبجارتنه دا تنوع دناو بانگشین هر دو نامزد دا کرد تنبون او کلیدا دنگدان یا کود دسته کرد و دابو کت دسته ترک پرست وانا همو لسر هم درونیا کرد همچی دنگ دره کرد باندور چیکر بیجم او ببیجم دخوله کن داوی دا ولاتی با آسایی جی بشتاری دنگدان دبن دنگ ددن دا کن نامزد وان بسر بکه و بیجم و گوت نبدم هفکارا خون زۆر باشە دەست خۆش سدیق ئەرەن لە ناو بنکەیەکی دەنگدان لەوان لەگەڵم بووی سپاس. مامۆستا دواپرسیار مەکەم کاتمان کەم ماوە لە ناو ئەم بانگەشی هەڵبژاردنەدا ینی زۆرترین چاوی هاوڵاتیان لەسەر ئابووری وڵات بوو لەسەر ڕەوشی ناوخۆیە وڵاتە بوو لە هەڵاوسان لە کەمبوونەوەی یەدەگی دۆلار و یۆرۆ پێتان وایە بە دەرچوونەوەی ئەردۆغان هیچ گۆڕانکاریەک لەو دۆخەیە دروست دەبێت؟ ئەردۆغان یەک لە دروشمەکانی هەڵبژاردننی سەدەی تورکیا بوو. کەواتە سەدەی تورکیا چەمچێکی ئەنی بچووکە بەڵام شتی زۆر گەورە لە خۆ دەگرێت. هەڵگری مانای زۆر شتە. یەکێک لەو مانایانە بژارنەوەی ئابووری تورکیایە. بژارنەوەی ئابووری تورکیا ئەگەر ڕەزەبتەی ئەردۆغان بێت یان کلیزدار ئۆغڵۆ بێت بێنە سەر دەسەڵات ئابووری تورکیا بە ئاسانی دەتوانن ببژێنەوە. ئەویش چۆن؟ لە ئێستادا ئەردۆغان کاری لەسەر
ئاشتکردنەوە و نزیکبوونەوەی پەیوەندیەکانی کردووە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ. بەڵێ چکە لەو فترەی لە دوای 2011 دەستپێکردنی ئۆپراسیۆنەکان و کڕینی ئەو هەموو چەکە قورساییەکی یەکجار زۆری خستە سەر تورکیا بەڵێ و هەروە ئەو بوومەلەرزەیەی کە ڕوویدا و سووتاندنی دارستانەکان ئەوانە هەمووی ئابووری تورکیای زیاتر بەرە وێرانی برد. ئەگەر بێت و تورکیا کار لەسەر کەمکردنەوەی ئۆپراسیۆنەکەنیان نەهێشتنی ئۆپراسیۆنەکان بکاتن و هێزەکانی خۆی لە دەرەوەی وڵات واتە لە دەرەوەی تورکیا کەم بکاتنەوە بگەڕێنێتەوە و ئەو ئاوارانەی کە بە تایبەتی نزیکی 4 میلیۆن ئاوارەی سووری هاوڵاتی سووری لە تورکیان بگەڕێنێتەوە بە قۆناغبەندی کە ئەردۆغان دەڵێکاری لەسەر دەکەم لە بەرەوەی ڕاستەخۆ من ناتوانم هەمیان بگەڕێنەوە لەبەر لایەنی مافی مرۆڤ شوێنیان بۆ دابین کرا ئەمە دەیانگەڕێنەوە. هەموو ئەو حاڵەتانە بە دڵنیاییەوە ئابووری تورکیا دەبژێنێتەوە چکە ئابووری تورکیا ینی وڵاتێکە بەشێ بەپێ ئەو شوێنە و ئەو مووقعی کە هەیەی دەتوانێت زۆر سوود لە ئابوووریەکە ینی لە شوێنەکەی وەرگێتن و ئابووری تورکیا بژێنکاتە ئەگەر ئەو هەنگاوانە بگرێتە بێت بێگومان ئابووری تورکیا دەبژێتەوە. زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا بێستون عمەر مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ لەگەڵ مامادەبووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بینەرانش زۆر سپاس.